پیرۆزبایی لە سلێمانی و لە خوێندان و خوێنەرانی کتێبەکەم لە هەر شوێنێک کە دێن بۆ سەردانی ئەم پێشانگای جیۆلۆجی سلێمانی بۆ کتێب بێگومان کردنەوەی ئەم پێشانگایە کارێکی جوانەوە، کارێکی پێویستە بۆ برە و پێدان بە ڕۆشنبیری خوێندنەوە لە هەموو حاڵەتەکانە کە ئێستا هەرچەند سایتی ئەلکترۆنی هەیە، بەڵام کتێب هەر ناکرێ یعنی ئیسیغنال لێ ناکرێ یا ناتوانی بەدەریکەی لە مەسەلەی سەقافەت و ڕۆشنبیری. ئەم پێشەنگایەتەکانێکی باشەدا بە ڕۆشنبیری لە شارەکە و لە ناو دەوروبەرەکەی و هیوادارم هەموو ئەوانەی کەوا دەیانەوێت ڕۆشنبیریان زیادکەن سەردانی ئەم پێشەنگایە بکەن و دەستخۆشیش لە خەریکەی ئەتڵسەکە بکات. ئەم کارە هەستا و کاری جوانیان کردەوە، ڕێکخستنەکە زۆر جوانە، ئەوەندەی سەرنجم دامن خاوێنە و ڕێکخرا بە شێوەیەکی بەرنامە بۆ داڕێکخراوی جوان ڕێکخراوە. ئەم پێشەنگایە بێتە نمونەوە، هیوادارین بێتە نمونەی پێشەنگاوە بەردەوام بێت بۆ ساڵان داهاتووش، لەبەرەوەی هەمومان پێویستمان بەم جۆرە پێشەنگانەیە، هەمومان پێویستمان بە خوێندنەوەی، هەمومان پێویستمان بە کتێبە. دەستان خۆش، سەرکەوتووە بن.